بۆ بەردەوامبوون و کۆڵنەدان لە داکۆکیکردن لە مافی هاوڵاتیان و بەرژەوەندی گشتیان کارنامەی کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی کوردستان جەخت لەسەر شەفافیەت و چەسپاندنی دادگەری دەکاتەوە. بۆ مەبەستەش کار بۆ جێبەجێکردنی یاسای داهاتی نەوت و گاز و دروستکردنی کۆمپانیایەکی نیشتیمانی بە ناوی کوردستان دەکاتەوە بۆ بەرهەمێنان و دۆزینەوە بە بازاڕکردنی نەوتی کوردستان بە جۆرێک سەرجەم داهاتەکان لە چوارچێوەی دارایی گشتیدا و لە بودجەی ساڵانەدا بەڕوونی دیاری بکرێت. تا سەر ئێسقان بڕوامان بەوە هەیە کە بەو مەبدەئە کە ئەڵێ من ئەینە لەکە هذا، ئێمە بە کەس ناڵێن لیماذا لەکە هذا، بۆ ئەوەت هەیە، بەس ئەبێ پێی بوترێ لەکوێت بوو. بەڕاستی ئێمە کارەکەین لەسەر ئەوەی کە ئەوانەی کە لە پڕێکا کاتێک ئەزانی ئەبلە ملیۆن لێر پێویستە بزانرێ ئەمەیان لەکوێ بوو. بەتایبەت نەوتی ئەم وڵاتە کە ئەفرۆشرێ ئەو عقودانەی کە کراون بۆ 50 ساڵ تاوەکو ئێسەش خۆیانی لێ ئەدزنەوە. شەڕێکی زۆر زۆرمان کردووە تاوەکو بهێنرێتە پەرلەمان بزانین ئەم عەقدانە کێ کردوێتی، چونکە زۆر گومان لەسەری هەیە. تەنانەت ئەو عەقدانەوەکو حکوومەتیش نەکراوە، ئەو عەقدانە بنەماڵەیە کردوێتی. پێویستە ئەمە ڕۆشن بێتەوە بۆ خەڵک، بۆ پەرلەمانی کوردستان چۆن بنەماڵەیەک ئەتوانێ سەرۆت و سامانی ئەم وڵاتە هەڕاجکە و بیفرۆشێ و کەسیش نەزانێت چۆنی کردووە و بەچەنی کردووە. کۆمەڵی ئیسلامی کار دەکات بۆ ئەوەی لە ڕێگەی داواکاری گشتیەوە سەرجەم دۆسیەکانی دەستەی دەستپاکی لەسەر گەندەڵی و لێکۆڵینەوەکان لەسەر راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی بگاتە ئەنجام و گەندەڵکاران سزا بدرێن. هەموو کارەکەی دەگەڕێتەوە بەڕاستی ئێمە تا ئێستا نازانین ئێمە لە هەرێمی کوردستانە خاوەنی چین، ئەم سەروەت و سامانەی کە لە هەرێمی کوردستانەیە چی لێ دێ، شتێک نییە بە ناوی شەفافیەت. ئەوەی کە باسەکرێت تەنها بەرچاو وەکو بڵێ چاوگرتنی خەڵکە، خۆڵکردنە چاوی خەڵکە، شتێکمان نییە. هەر دەستگایەکیمان هەبێ ناتوانێت ڕۆڵی خۆی بجێڕێ. ئەمەش لە غیابی من زۆر زاریتر ئاماژەم پێ کردووە هەموو ئەمانەی کە بەسەر ئەم میلەتەدا هاتووە بەوەی کە ئێستاش باسی دەکەین و بابەتەکەمانە لەسەر قسەی بکەین کە نەبوونی شەفافیەتە لە داهاتەکانی هەرێمی کوردستان و وای کردووە کە وێرانەیەک بەسەر خەڵکا دابینی و دوور بن لە خۆشگوزەرانی کە بەو هەموو سەروەت و سامان و گەوهەرەی لە هەرێمی کوردستانە هەیە. نەبوونی یاسا یاخود بە پێچەوانەوە بڵین سەروەر نەبوونی یاسایە بەسەر سێکتەرەکانە لە هەرێمی کوردستانە. کۆمەڵی ئیسلامی کوردستان پێی وایە لە ئاسایی دەسەڵاتی دوو حیزبدا حکوومەتی هەرێم ناشەفافە و گەندەڵی و بەهەدەردان و شاردنەوەی داهاتەکان هەموو سێکتەرەکانی گرتووەتەوە. بەشێک لە کارنامەی 4 ساڵی داهاتووی لیستەکەشی جەخت لەسەر شەفافکردنی داهات و خەرجی و قەرزەکانی حکوومەت دەکات لە ڕێگەی کاراکردن و سەربەخۆکردنی دەسەڵاتی دادوەری و دەستەی چاودێری دارایی و دەستەی دەستپاکی و هەروەها جێبەجێکردنی یاسای نەوت و گاز و یاسای سندوقی داهاتە نەوتیەکان. بۆ مەبەستەش پێویستی بە پشتیوانی دەنگی هاوڵاتیان دەبێت لە هەڵبژاردندا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.